نەکەمدا خانوویەکمان کڕی بوو لە دەرەوەی شاردا و من تەمەنێکی منداڵم هەبوو، واتە بچووک بووم لە تەمەندا و خانووەکەمان لە بەشێکی دەرەوەی شاردا بوو. چەند خانوویەکی دیکەشمان لاوە بوو، بەڵام خانووەکەی کە کڕی بوومان شێوازێکی تەواو جیاوازی هەبوو لەگەڵ خانووەکانی ئەو ناوچەیەدا. کاتێک باوکم دەرگای کردەوە و هاتینە ژوورەوە بۆ کسێک یاخود سنووقێک یاخود دەرگایەکی جیاوازم بینی و دواتر سەیری ماڵەکەمان کرد و گرنگیم بەو دەرگا جیاوازە نەدا، چونکە ئەوەی پێویست بوو دەبوایە سەیری ماڵەکە بکەم. دواتر دەرگایەکی سەیر و نام و ترسناک کە قەفڵ دراوە ئەویشم بینی. دواتر بەناو ماڵەکەدا گەڕاین و نیشتەجێ بووین تێیدا و ژوورەکەی من لە قاتی سەرەوە بوو، واتە بڵێم قاتی دوو، و ڕۆژانە ژیانی ئاساییمان تێدا بەسەر دەبرد و ژیانمان تێدا دەکرد و من زۆربەی کات لە ژوورەکەم بووم. ڕۆژێکیان چوومە ژوورەکەم و چوومە بێتڕۆم یاخود بڵێم سەرمێزی سەعیکردنی شەم و دواتر مێشولە و زەردەواڵی تێدا بوو کە لام سەیر بوو بۆ لێرەدان و دواتر لە شەودا خێزانەکەم خەوتن و دواتر دایکم هەڵسایە سەر پێ و فرمێسک یاخود ئارەقەی پێدادا دەخوارەوە و لەگەڵ باوکمدا نامدەزانی هۆکاری چییە و دواتر خوشکەکەشم هات بۆ دەرێ لە ژوورەکەم لەوێدا بوو و مێشولەکان بڵاو ببوونەوە بەنێو ماڵەکەدا و دواتر من خەوت بووم. خەبەرم بووەوە وەک بڵێ هەمومان خەبەرمان بۆتەوە. لە کاتی سیرکردنم بەلای ڕاستدا تارماییەکی ڕەش دەرکەوت کە نەچاوی دیار بوو نە شێوەی، بەڵام لە کاتی سیرکردن پرسیارم کرد وامزانی خوشکەکەمە. دواتر شێوەکەیم بۆ دەردەکەوت کە کوڕێکە لە تەمەنی خۆمدایە و هەندێک پرسیاری کردو و منیش بە بێدەنگی وەڵاممدایەوە. ئەمە بووە هۆی ئەوەی من زۆر بترسێنێت و دواتر ڕوخساری دەرکەوت کە زۆر نەترسام، بەڵام دواتر دیار نەما. ئەمە بووە هۆی شۆککردنی من. دواتر بۆ دایک و باوکم باس کرد و ئەوانیش سەیریان کردم و پێکەنینیان پێم هاو، وتیان تۆ تەنها دەترسیت و گوێی مێرێ بخەوە ئەم ترسە لە مێشکت دەربێنە و پێویست ناکە ئەوەندە بترسیت و خەیاڵی بێمانە دروست بکەیت. دواتر شەوی دواتر خەوتە بووم و